بیسەران و بینەران لە ئەرزێگاکان سڵاوتان لێبێت لە شاری هەولێر هاونیشتیمانیان هاتوون پشتگیری خۆیان بۆ ڕۆژئاوای کوردستان دەرببڕن بە تایبەتی ئەم زوڵم و ستەمەی کە ئێستا لە کورد دەکرێتن جا لەژێر هەر ناوێک بێ بۆیە بەداخەوە زۆر جاران کورد لە هەر چوار پارچەدا دەبینن زوڵمی لێ دەکرێت لە ژێر ناوی جیا لە ژێر دەسەڵاتێکی جیا بۆ ماف بۆ ئەوان هەیە دەوڵەتیان هەبێ جا عەرەب بێ تورک بێ فارس بێ بەڵام بۆ منی کورد ئەو مافم پێڕەوا نابینی جگەل لەوە دەتەوێت قەتل و عامم بکەیت جا من ئەمڕۆ هەست و نەستی هاوڵاتیان و هاونیشتیمانیانتان بۆ دەگوازمەوە با بزانم خەڵک ئەمڕۆ کە هاتوون دەیانەوێت چی بڵێن پەیامیان چی قسەی ئەوان چی هاونیشتیمانیان لەو بارەیەوە چی دەڵێن ئێوە لەگەڵمان نابن. لە ناختانە دەتانەوێت چی بە کۆمەڵگای نێودەوڵەتی بڵێن لەسەر مافی کورد؟ وەڵاهی تەبعاً پەیاممان بۆ کۆمەڵگای نێودەوڵەتی بە تایبەتی بۆ نەتەوە یەکگرتووەکان بەبەرچایانەوە کورد قەتڵ و عامە کرێ بەبەرچایانەوە کورد ئەنفالە کرێ ئەی ئەوان لە چۆن ئەی مافی مرۆڤ لە کوێیە پەیامێشکەشم هەیە بۆ میلەتی خۆمان هیچ کاتێک پشت بە ئەمریکا نەبەستن ئەمریکا بە درێژایی مێژوو پشتی کوردی لە عەرداوە درێژایی ئەگەر ڕوخسەتەوێ پەیامێکی تریشم هەیە ئەمە کەناڵی پەیامەوە بزانم بۆ جەنابی مامۆستا عەلی باپیر با ئەو هیمەتە بکە یعنی لە ماوەیەکی زۆر کەما هەموو سەرکردەکان کۆکاتەوە کۆبوونەوەیەکی عام بکەن تەمەشاکەن خەڵێکی خۆش دەمێ بەڵێ ئەمە بابیەکەوە سەیریکەین ئەمە داواکاری کۆمەڵی دادگەریە جەنابی مامۆستا عەلی باپیریش و کە بە فەرمی کۆمەڵی دادگەری داوای کردووە ئەمە پەیامێکی بەپەلەیە لە کۆمەڵی دادگەریەوە داوا لەلایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان دەکەین بە زووترین کات کۆ ببینەوە بۆ ڕاگۆڕینەوە و دەربڕینی هەڵوێستی هاوبەش لەسەر ڕووداوەکانی ڕۆژئاوای کوردستان وەک پشتیوانیەک بۆ کوردانی ڕۆژئاوا. بەڕاستی دەست خۆش بێ ئەوە خەبەرێکی زۆر خۆش بوو پەیامەکەی منی شەر ئەوە بوو تەمەشاکە ئێستا ئەگەر لەناو ئەم جەماوەریە بگەڕێی ڕۆژئاوا ڕۆژهەڵات باکوور باشووری واتیایە میلەت یەکی گرتووە میلەت بە یەکەوەیە بەڵام بەداخەوە سەرکردەکانمان یەک ناگرن یعنی ئەم هەموو پیلانە ئەم هەموو موعامەرە لەسەر میلەتی ئێمە هەیە ڕۆژی یەکدەنجە بەڕاستی ئەم هەموو پیلانە لەسەر میلەتی کورتەیە من پێناگەم ئەم سەرکردانەی ئێمە بەتەمای چین کاک مەسعود قسەیەکی هەبوو لە 16 ئۆکتۆبەر لە دوای ریفراندۆمەکە وتی هیچ کەسێک پشتیوانی کورد نییە ئەو قسەیە زۆر ڕاستە ئێستاش بۆمان دەرکەوتووە کەس پشتیوانی کورد نییە ئەو داعشانەی کە ئەمریکا پێوتن تیرۆریست بە دەبابەکانی ئەمریکا هاتن لە کەرکووک و لە پردیە خەڵکیان سەربڕی ئەو داعشانەی کە دوێنێ لە ڕۆژئاوا لە ڕەقە و لە ئەوانە کچە شەڕوانەکانی کوردیانە گرت هەمان ئەو داعشانە بوون کە خوشک و داچێمیان لە شنگال ئەبرد و ئەنفالە کرد بە ئەنفال و بە چومیایی و بە قەتل و عام و بە زیندە بە ساڵکردن دەتوانن کورد کۆتایی پێبێنن؟ نەخێر ناتوانن 100 ساڵە نەیانتوانیوە 100 ساڵە نەیانتوانیوە ئەمانە بەڵام کێشەکە چی ئێمە میلەتێکی موسڵمانین پێوە نەتەوە کورد موسڵمانە شانازیی پێوە دەکەین شانازیشی پێواکەین تەبعاً بەڵام دێن بە ناوی دینەوە هەر بۆ نزیکترین شت وەزیری ئەوقافی سووریا بە ناوی ئەنفالەوە بەیاننامەیەکی دەرکردووە کە بچن کورد قەتڵ و عامکەن لە ڕۆژئاوا بەڕاستی تۆ دەبێ ئەمانە حسابی بەکاربێنن بەڵێ هەروان کردووە خوا جەنابەت گەنجی بەبیر نایە لە 1970 هەر بەناوی ئەنفالەوە کوردیان ئەنفال کرد بە حەقەت بەناوی ئەڵڵاهو ئەکبەرەوە چیمەبارانی هەڵەبجەیان کرد بەناوی ئەڵڵاهو ئەکبەرەوە 8,000 بەرزانیان بێش سەر و شوێن کرد کورد زۆر هۆشیارە دەزانیەوە نەیس پێوەنی بە ئاینەوە نییە وەڵایی تەبعاً ئەبێت تۆ گەنجەکان لەمەیە تۆزێک ئەوە بنە پێوە نەتەوە ئەڵێ باشە کە دینێک بەناوی ئەڵڵاهو ئەکبەر من بکوژێ من ئەو دینم بۆ چییە؟ لەوانەیە هێندێک گەنجەوە فکرە بکاتەوە بەڵام ئێمە تێئەگەین کە دینی ئیسلام لەگەڵەوەیانە کورد کڕە دینی ئیسلام قەت ڕێگای بۆی نەداوە هیچ کەسە غەیری موسڵمانیش سەر بردرێ و سووتێندرێ جا ئەمڕۆ چی لە ناختا پێم بڵێ ئەمن لە سوزدەی دوعای دەکەم دەرێم خوایە هەر کەسێک زاڵمێ لەسەر کوڕەی ئەرزی
خوا لە ناوی ببە تەفرت و ناوی بکە ئەوەی قابلی هیدایەتە خوا هیدایەتی بدە ئەوەی قابلی هیدایەت نییە خوا تەفرت و ناوی بکە لە کۆن خەڵقی خۆی بکاتەوە ئەگەر خودی خۆشم بم هەر کەسە کە زوڵم دەکات هەر کەسە کە زوڵم دەکات لەسەر کوڕی ئەرزی ئەمە پێشی مسلمان بوونمان مرۆڤین کوردین یەکەم جار مرۆڤین دووەم جار کوردین ئەوجە مسلمانین خوا ئەمەی خەڵق کردیە خۆ ئەمەی بە کوردی دروست کردیە و شانازیشی بۆ دەکەین داکە من کە کۆری دەکرد دەیگو خوا زۆر شکر ئەلحەمدولله کە هەرچ و بەراز و مەیمون نەبووم کە ئەمن ئینسان بوو ئەوە شکرانە بژێریەک دووەم شکرانە بژێری دەیگو خوا ئەلحەمدولله کە لە ئینسانانیش ئەمن مسلمان بوو سێیەم شکرانە بژێری دەیگو خوا ئەلحەمدولله کە لە مسلمانانیش ئومەتی محەممەدی صلی الله عليه وسلم ئەوانەی ئەمە دەکوشن هەمیان خوان بە ئومەتی محەممەدی دەزانن بەران خوا نەحنەت لەو کەسانە دەکا کە زوڵمی دەکا باشە ئێستا ئەو دیمەنانەی کە دەیبینی کافریش بی مەزلوم لە بینی خوا و ئەو مەزلومەی پەردە نییە خوای گەورە ئێمە فێر دەکا ئەگە کابرا مسلمانش لە بیناوی خۆ زوڵمی لێ بکەین ئەمە ناوی زوڵم بکەین ئەمە نەک ئەوەی هەر دەماری ئینسانیەتی لە قەلبی نەک بسڵمان ئەوەی ئینسانیەتی هەبی مرۆڤ بی مرۆڤ من یەکەم جار دەرێم مرۆڤ ئەوەی هەستی مرۆڤاتی هەبی مسلمانیش نەبی نابی زوڵم بکە ئەو دیمەنانەی کە ئێستا دەیبینی لە سووریا بەرێ ئەو دیمەنانە زەرگم پارچە پارچە دەکە زەرگم پارچە پارچە دەکە باشە خۆم بە ئینسانێکی بێدەسەڵات دەزانم کە دیفاعم پێ ناکرێ باشە ئەوە دیفاعکردن هەردوو باڵەکانم خەریکە لێ دەبنەوە جی هەر ئەوها دەکەم نعلەن لە زاڵم نعلەن لە زاڵم بڕوخێ زاڵم سەرکەوێ مەزلوم لە سوزەی دوعای دەکەم دەرم ئەگە خودی یەک کوڕم هەیە ئەگە خودی کوڕی خۆشم بی خوا لە ناوی ببە یان هیداەتی بدیان لە ناوی ببە ئەگە خودی خۆشم بوو باشە دەستت خۆش موفق من سەلامەت دەست ماز دەکەم دەست ماز دەکەم ئەو ملەتە کوردە ئەوەی مەزلومە لەسەر کوڕی ئەرزی خدا لە ژێر دەستی زاڵمی دەربینی یانیش هیداەتی بدە و زاڵمە یانیش تەفرت و ناوی بکە خوا بە پند و عیبرەتی قومەکانی هود و حاد و سەمودی ببە بە قەومی فیرعەونی کە تەفرت و نابوون لە بەحرێش هەتا بوونە تاریخ لەو هەتایە یا ڕەبی ئەوانەش لە تاریخ ناویان بنووسرێتەوە لەو هەتایە بە دەرزی سەدام و هەموو زاڵمەکان بچن موفق بن ناجحی دنیا و قیامەت خوای بەرمەدەن حەق بن لەگەر مێروستانیش بە حەق بچولێنەوە خوا سەرتان دێخن خوا لە هەموو لایەکە ڕازی هەموو سەرکەوتوو هەموو ناجحی دنیا و قیامەت هەموو ناجح ئەمە لەسەر دوگوری لە سوزدەی دوعای دەکەم ئومەتی محەممەدی لە هەر کوچووکە لە بەرەچی دنیای ئەم پێ ناسام خوا تو پێدەزانی ئەوەی بەند و ئەسیرە بە ناحەق گیرە ئازادی بکەین ئەوەی مەزلومە ئازادی بکەین دەستی زاڵمان لەسەر سەری مەزلومان هەربگری زاڵمان تەفرت و نابکەین لە کۆر خەڵقی خۆتیان کەیەوە خوایە بەنای خوای بەخشندەی میهرەبان ئەمڕۆ کە وڵاتیان شاری هەولێر هاتی ناو بازاری هەولێر و ڕێپێوان من ئەنجام دەبۆ پشتیوانی لە کوردانی ڕۆژئاوا بێگومان لێرەوە پەیامی هەموو کورد بۆ هەموو کورد ئەوەیەکەوە هەم لە باشووری کوردستان هەم لە پارچەکانی تری کوردستان کورد هەموو یەک دەنگ و یەک قسە بێت لە هەموو بارودۆخە سیاسەکان لە هەموو پێشهاتەکان دەخوازم یعنی بەدڵ ئەو داواکارە دەکەم زۆر بەدڵ ئەو داواکاری لە هەموو ئەحزابە کوردستانیەکان دەکەم کە پێویستە لەو قۆناغەدا و لە قۆناغەکانی داهاتوشدا هەموو کورد یەک دەنگ بێ یەک هەڵوێز بێ یەک ڕنگ بێ بۆی مافەکانمان بەدەست بێن چونکە دژمن سیر دەکەی کە باسی قڕکردن و لەناوبردننی کورد دەکات جیاواز لە نێوان دەنگ و ڕنگ ناکات بەڵکو بە گشتی نامادێنێ بە عمومی وەک ئەو بەیاننامەیەکەوە ئەمڕۆ دەرچۆ دژی کوردان کەواتە کورد لە هەر شوێنێک بێت ئەوان ئامادەن لە ناوی بن و سەر و ماڵ و گیان و ناموسی حەڵال بکەن بۆیە ئێمە جیاوازیمانی بەرامبەر بە دژمن داواکارم لە هەموو خەڵک داواکارم لە هەموو حزبە سیاسەکان لە هەموو ڕخراوەکان لە هەموو ئەو کەسانێکەوە هەر هەستی بەرپرسیارەتیان لە نێو کۆمەلگەدا هەیە کە یەک بگرن یەک دەنگ بن یەک هێز بن یەک دەست بن بۆ ئەوی بەرامبەر بە دژمن بۆستین و مافەکانمان باش مامۆستا ئەمڕۆ تەنها گربوونەوەی جەماوەری بوو یان خەڵک هات ئەوەی لە ناخیتی بیڵێ ئەو گرکانەی کە لە ناخیدا هەیە ئەمە بەشێکی بچووکە لەو ئاگرە بەتین و بەهێزەی ناوناخی هەر تاچی کورد لە چوار پارچەی کوردستان بەرامبەر بە دژمن و نایران هەیەی بۆیە ئەمە بەشێکی بچوک بوو خۆرسکانە و بەشێکی خۆرسکان نێو بازار شاری هەولێر ئەنجامدرا داواکارم یعنی داوا دەکەم هەموو خەڵکی کوردستان لە حاڵەتی
ئازارگەیاندن بە گیانی ئازیزانمان ڕۆڵەکانمان لە هەر پارچێکی کوردستان تکایە هەمووتان بە یەک دەست بە یەک دەنگ کە ئەوە ئەزعفی ئیمانە بەڕێپێوان و ناڕزای و ناڕزایەتی دەربڕین بەرامبەریان بگۆستنەوە وەڵامیان بدەنەوە بۆ خێزانی ئێمە کە سوکاری ئێمە لە هەر پارچێکی کوردستان هەست بکاتکەوە لە پارچەکانی تری کوردستان لاشەیەک ئەندامێک لە دەستی کراوەتەوە ئازاری پێدەگات خوای گەورە کوردستان سەرخات و ئینشاءالله هەر سەر دەکەوێت. ئەو دەبینم هاتی سووریە وڵە لە بۆ پشتگیری خەڵکی ڕۆژئاوا لێرەی ئەرێ وڵە ئەی تواناشتنەوە بەڵام هەر هاتی ئەرێ وڵەش بەرەوە هاتم لەبەرەوەی هاتی ئەرێ وڵە شتێ من دە بڕگوی تێدا خوا سەلامەتت کە ڕۆژیمە الحمد لله خوا قبولی کە خدای قبول بەڕۆژیشی ئەرێ وڵە یا رەبی خوا لێت قبول کە خدای ساغ بێ ڕحمەت دێ چت هەیە لەسەر ئەوانەی کە زوڵم لە کوورد دەکەن ئەرێ غەدر لە وڵە کوورد دەکەن ئەرێ وڵە زەحمەتە ناخۆشەوە نیە ناوڵە نەخۆشە گەلێکیشی دیمەنانە دەبینی چ هەستەکە ئەرێ وڵە ئەم دگرین ئەم ناڕازن ئەم هەموو ئەلێمە سوورینە هەموو ئەمریکانەوە لە کوردەکە والله إن شاء الله إن شاء الله كل عالم حمو أري كردابك إن شاء الله كرت هر وقتي بربحن دستيها بقرن حمو بهفرنا إن شاء الله باش دست خوش صاغ بي رحمن دي بابي خديش وراسي بي خدي وبوافقيني ومتى محمد تبدا امشي يا رب صاغ بي والله بو حانياتي الحمد ايه شش تشيكي كرت شيل بأستي او ها بس هالي عربتي برزان بي همو ياك كورت همو ياك ريحي مبارية والله كسي منين أزم والله ريحي مبارية صاغ بي رحمة دي بابي خذي وبوفقيني وبحفظيني ومتى محمد تبدا كرت حمو إن شاء الله يبنيك ئەم زوڵمە بۆ لە کوورد دەکرێت وڵی بەنای خودای گەورە میهرەبان دیارە زوڵم لە هەر جێکی بی خراپە ئێستاش دەبینی ساڵانە ساڵی ڕابردوو لە غەزەی بۆ ئەو ساڵیش لە ڕۆژاوی کوردستانە لەوانەیە ساڵێککە لە هەر شوێنش ئەمن وەکو هاوڵاتێک وەکو نیشتیمانە وەکو کەسێک زوڵم لە هەر جێیەکی بی ئێمە دژی ڕادەوەستین ئەوزە لە کوردستان بی لە عەرەبستان لە هەرجی ئەگە بەڵکو بگرێ ئێستا کوردیش ئەو زوڵمەی لەوان بکە ئێستا من هەر پێم ناخۆشە دژی زوڵمی هەرچێبی لە هەر شوێنێکی زوڵمەبی دژی زوڵم دەوەستینەوە بڵێ منە حەقیە و ئیشاڵا دڵنیاشم وەکو جارەکەیت کە کۆبانی سەرکەوت ئەو زارش هەر سەر دەکەی بە دوعا و نزا هەتا سبنێ دوعامان دەکرد و بەردەوام ئێستاش دوعا دەکەین و دڵنیاشین هەموو لایەش ئاگادار دەکەین ئیشاڵا سەر دەکەین پشتیوان بەخوای گەورە سڵاو لێوێ سڵاو لە جەنابیشت زۆر سپاس کورد دەبینین هەموو یەک دەنگە هەموو یەک ڕەنگە کە بە تایبەتی ئێستا لە ڕۆژئاوا زوڵم لە کوورد دەکرێت سەم لە کوورد دەکرێت ئەم یەکگرتوویە چەند مایە خۆشحاڵ نییە والله سەرەتا زۆر سپاس لە بۆ دەرفەتە بەڕاستی ئەمن چەند ڕۆژێکە سەرڕێەوەی دڵتەنجێکی زۆرم سەبارەت بەو کۆمەڵکوژەی دەرهەق بە کوردانی ڕۆژئاوای کوردستان دەکرێتن یعنی بەڕاستی بە دڵ و بەجیان لەگەڵەوانین بەڵام لە هەمان کاتیشدا زۆر دڵخۆشم بەوەی ئەو یەکبوونەی کوردان لە هەموو پارچەکان بەبێ هیچ جیاوازی ڕەنگە هەموو وەکو یەک بەس بە ئاڵای کوردستانەوە بە یەک دەنگ ئیسینکار و ئیدانەی ئەو زۆرە هێرشان دەکەن کە لەلایەن ڕژێمی کۆنەپەرستی تایفی سووریا دەکرێتە سەر کوردانی ڕۆژئاوا بەڕاستی داخ و کەسێکی زۆر داوا لە کۆمەلگای نێودەوڵەتی دەکەم بە زووترین کات بێتە سەر خەت ویژدانی بزولێ بۆ ئەوەی ئەم کۆمەڵکوژی ڕابگرێتن هەر هیچ نەبێ وەکو کوردستانی خۆمان ناوچەیەکی دژە فڕیندا بمەزرێنیتن بۆ ئەوەی ئەوانش لە سایدا بەحەسێنەوە. وەڵام هاتنە بدلەی خۆ و جانەی خۆ خەڵکی ڕۆژاوارانە ئەم دخوازن وڵات پارێزن و دەسلیمی دژمنانەکەن حتاش مەبێم برۆژاوارانە کورد هەموو یەکن. ئێستا کورد دۆستی نییە تەنها دۆستی کورد کووردە دۆستی کورد کوردم هەر چار پارچەی کوردستانی یەکن هەر چار پارچە یەکە هەر چار پارچە یەکن و ئەم دلەی خۆ جانەی خۆ و مالی خۆ هەمووچی برۆژاوارانە ئەم دخوازن وڵات نەدنە دژمنە وڵات منیش کوردستان بنیش ڕۆژاوارە کوردستانە ڕۆژاوا چی بێ پەیامت چیە لۆ ئەمریکا لۆ ڕۆژئاوا لۆ وڵاتانی دی نەتەوە یەکگرتووەکان کورد یەکن باش ئەی نابێت وڵاتانی ئەوروپی کە ئیدعای مافی مرۆڤ و ئازادی دەکەن پشتگیری گەلی کورد بکەن بەلی وڵا هەموو ببن یاک و پشتگیری کوردی ڕۆژاوا بکەن هەموو دەستەک بن ئەمش ئەمریکاش کوردی ئەڵمانیا هەموو دەبەرە پشتگیریەک لە بۆ برایانمان لە ڕۆژاوا کە لە هەرجێکی کەسێکی کورد هاوزمانم هاو فکرم هاو دینم
هاوژینم ئازاری پێ بگاتن ئازار بە جەستەی من دەگاتن کوردستان هەموو یەک جەستەیە بەداخۆ کە پارچەکرا ئەوەی ئێستا لە ڕۆژاوا ڕووداتن لە سووریا ڕوودەدا شتێکی نامۆ نییە شتێک چاوەڕوان کراوە لەبەرەوەی ئەوانەی کە لێرە ئێستا حکمی سووریا دەکەن بڕوایان بە دیموکراتی نیە بڕوایان بە ئازادی نیە بڕوایان بەڕادەربڕین نیە بڕوایان بە پێکۆژیان نیە بێگومان لە کاتێکدا کە ئێستا خەڵک پێی وایە ینی غەدەر لە کوردان ڕۆژاوا دەکرێت بەڕێی من بەشەکیش کورد لەوەی کە یەک نییە یەک دەنگ نییە یەک ڕەنگ نییە بەخۆی تێدا خەتابارە هیوادارم ئەو یەکگرتن و ئەو خۆپشاندانێکە ئەوڕۆ ببتە هێوێنی تەبایی برایەتی ببێتە هۆی ئەوەی کە کوردان لە ڕۆژاوا چیت کە نەچەوسێنەوە و بە مافەڕەوەکانی خۆیان بگەن وڵی پێمەم ئەوەیە پشگیری خوشکبرانی ڕۆژئاوا بکرێ فەرقی نیە ڕۆژئاوی باکوور بێ باشوور بێ کورد لە هەر جەیەکی بی هیوادارم یەک بگرێ ئیشاڵڵا سەر دەکەوین داوا لە مامۆستایانی ئاینی دەکەم پشگیری خوشکبرانمان کە لە ڕۆژئاوا خەڵکی سووریا عەرەبەکان دەڵێن کوشتنی کورد دەکەنە جیهاد ئەوانە خەیاڵیان خاوە ئیشاڵڵا جەماعەتی ئەحمەد جۆلانی هەموو لە ناو دەچی سەتی وامان بەڕێ کردیە ئیشاڵڵا ئەوەش دەڕوا سەدام حوسێن بۆ سەرۆکاتی خۆی ناتوانانی کورد لە ناو بە ئەویش دەڕوا ئێستا بۆمان بە دیار کەوت بێزگە لە کورد کەس دۆستی کورد نییە کەس دۆستی کورد نییە کورد لە ناو خۆی دەبی یەکگرتووبی ئینشاڵڵا سەر دەکەوین بە ئیزنی خوای گەورە جگەل ئەڵە کەسکەمانە پشت ئەی وڵاتانی ئۆروپی بینیمان چەند لە مێژۆ ئیدعای مافی مرۆڤ و ئازادی و ئەمریکا و دۆستی کوردە بینیمان هیچی ئەمانە ڕاز نییە شتیوە هیچ دەگۆڕێنێ بەخوا ها کەس پشتی کورد نییە غەیری کورد نەبی بەس کورد ئینشاڵڵا کورد هەموو لایەک یەک دەگری گەنجەکان نێگوری ئینشاڵڵا ئێستا بەخوا ها ڕێ بکەنەوە بڵێن چەکە دەینێ بەخوای دەچم بەرگری لە خوشکبران دەکەم لە ڕۆژئاوا ئامادەی بچی بەخوێ وەڵڵا ئامادەمە بەخوای بەجیان بەدڵ ئامادەمە ئەرێ وەڵڵا ئینشاڵڵا سپاس دەکەم ئێمە هەروەکو شعبێکی کورد بە گەورە و گسکەی بە منداڵ و گەورەی دەبی ژیانی خۆمان بە وڵاتی خۆمان بژی بکەین هەر شعبێکی کە هەر شەیدەکانی مەخینی خۆیان لە وڵاتی خۆیان و هەموو کۆرانەکانی خۆیان بەفشە نەچوینە هەر وڵاتێک لە هەموو جێیەکانی دنیا دەبێ ئازادی بکەین لە ژیانێکی خۆمان ژیانێکی ئازادی ژیانێکی خۆشتر لەو جیانی خۆی کە ئێستا ئەمە دەژین ئەمە هاتینە ئێرۆکانە بۆ شعبیمەی سووریا بۆ شعبیمە کە بزان ئەوانە بە تاقتنێ لەوێ دەرینە ئەمە بە هەموو دڵێکی کورد لەگەروانی ئەو دیمەنەی ئەو ڕۆ چەند جێی خۆشحاڵیە کە دەبینی ئەوە لە هەولێری پایتەخت لە باشووری کوردستان خەڵک پشگیری لە ڕۆژئاوا دەکات ئەرێ وڵا کورد هەر چار پارچە چن هەر چار ئەم هەر چار یەکن ئەم هەر چار پارچە یەکن ئەم ژیا خۆ نای نەخوار وەم چەر هەفتوو تجاری نادن وەم کوردیت یا خۆ نای نەخوار بەس عەرەب بەرهەرن قودسێ بحەرەڕێنن چماتێنە کووردا وەڵڵا کورد سەرێ خۆ ناتەوێنش کەسیرە چی لە ناختە ئاڵای کوردستانن لە دەستا دەتەوێت چی بڵێ وڵای ئەوەی ئەمڕۆکە من ئەمێ بیبینم یعنی ئەمێ باسی کەم و لەم یەکگرتووی کووردا ئێستا ئەمڕۆ هەیەیان بوو لە هەر چوار پارچەی کوردستانە و هەروەها سنوێرەکانی تێکشکان لۆی بگەن بە ڕۆژهەڵات ڕۆژئاوا و هەروە یارمەتی ئەو برایانەمان بدەن کە لەویا لەژێر ئەو تعزیبەدان کە بەس حەقەکەی ئەوەیە کە ئێمە کوردین گوناحەکەمان ئەوەیە کە ئێمە کوردین ئەگەرنە ئێمە هەمومان براین هەموو مسلمان ئێمە ئەبێ یەکگربین و هەروە یەکدەست بین کە شێخ سەعیدی نورسی کە لە تورکیا بوو قەت چۆشی بۆ کەس دانەدا و هەروە ئەتا کە تورکێکی غەزەبایی بوو ئەویست غەزەب لە کورد بگرێتن و هەروەها جڵی کوردی پێدا ئەکان مامۆستا سەعید فەرمووی بەرامبەر ئەمەیە وتی ئەو کاتێک کە سەرم بڕوا ئینجا جەکەش لەگەڵی ئەڕوا بۆی ئەمەوێ بزان کە ئیسلامەتی چەندە گرنگی بە کورد داوە بۆی ئەمەش گرنگی بە کورد و بە کوردستان دەین شای کوردستان ببینین وەک کتێبێک کە پڕە لە برین کەچی جیهان کەسم کتێبە ناخوێنێتەوە و هەروە کەس گرنگی بۆمە نادا بەس بگرە مێژوو هەمیشە لە پڕێوێزەکانە باس لە شکۆی کوردیەکە ئەوەندە خۆڕاگر بوونە تەحەدای هەر میلەتێ هەر قەومی ئەەکەم کە وەکو کورد کە تووشی زوڵمەت و تووشی نالەباری تووشی جەنگ بێ بە شاییەوە بە هەڵپەرچەوە بە دڵێکی فراوانەوە بەبێ جێبدات هیچ شتێک پێشکەشیان ئەکات و هەروە ڕۆحی خۆیان پێشکەشوە کوردستانەکە و گیان و ماڵ و خوشک و دایک و برا هەمویان پێکەوە ئەجەنگن و یارمەتی یەکبوونی کوردستاندان خۆشحاڵم کە بەردەوام من هەمیشە چوار ناسنامەم هەڵگرتووە کەچی لە هەموو بازگەیەک جێی گومانم من هەمیشە بە چوار زمان قسە ئەەکەم کەچی هیچ کەس لێم تێناگات وەک ئەوەی زمان نەزانم من هەمیشە سەربازی
ژێر چوار ئاڵم کەچی هێشتا بێنیشتیمانم بەڵام گەرسی هەمیشە چوار شمشێرم لەسەر مل و سەرگەردەنە کەسی مەکۆی بەرگریم و سیمبولی کۆڵ نەدانم دەبم ناسنەوە بە خوێنمە بە ئاوەرەکانم بم ناسنەوە بە جەستەی چوار پارچە بوومە بم ناسنەوە کە من کوردم من کوردستانم. خۆشەویستان بیسەران و بینەران ئەوەی کە لە ماوەی ڕابردوو گوێبیستی بوون سەرنج و تێڕوانینی بەشێ لە هاونیشتیمانیان بوو لە هەولێری پایتەختەوە. ئەمڕۆ لە ڕۆژئاوا کورد خوێنی لێدەچۆڕێ هەمومان بە یەک دەنگ و بە یەک ڕنگ پشتگیری لە کوردانی ڕۆژئاوا دەکەین. دەیان ساڵە لە ژێر ناوی جیاو نەتەوەی جیاواز هەر هەمویان زوڵم لە کورد دەکەن. بۆیە هاونیشتیمانیانی کورد ئەمڕۆ بە یەک دەنگ هەمویان دەڵێن کوردستان چوار نییە و یەکە هەمیشەش کورد سەر دەکەوێتن. بۆیە ئەگەر بیانەوێ لە ژێر هەر ناوێکا بێ بە هەر پاساوێکا بێ کورد بسڕنەوە خەیاڵیان خاوە کورد هەمیشە سەر دەکەوێ. تا پرۆگرامێکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم ماڵتان ئاوادان بێ و نیشتیمان هەمیشە سەرکەوتوو بێ. خواتان لەگەڵ.